خۆشەویستان ئەو نەخۆشە گرێکی هەیە لە ملی پاشەوە عیلاجی وەرگرت پاشان دکتۆر ناردی لەبەر ئەوەی عینەی وەرگرین بایپسی وەربگرین پێی دەڵێن ئەکسیژنەڵ بایپسی تەماشاکە ئەوە بە جوانی ئەوە ئیش جوانی لە مهێرەبانی ئەوە کردمانەوە دوای عەزەڵاتەکەمان کردەوە ئەو شێوەیە دوای کە دێی ئەوە نابی کۆتێری لەگەر بەکاربێنین کە گرێ ئەوکەی دەردێن ما تەماشاکە دەبی بە چی بگرن بە باکوچی ئەوە پێ دەڵێن ئامێری پێ دەڵێن باکوو کێشی نادا نایشێنی ها تەماشا لێوارەکانی بکە لێوارەکانی تیژ نییە یعنی نایبریتن ئەو شێوەی بە باکووکەچی ئەو لیفنۆدەکەمان گرت ئەوە ئەو دڕای دەچێشن ئەو پێ دەڵێن لیفنۆد بایپسی ئەو جدێ محاولە دەکەن کۆتێری بەکارنێنی لەبەرچی کۆتێری بەکارنێنن لەبەر ئەوەی تاوەکو دکتۆری زەرعی بە جوانی لەم تەشخیص بکات بزانین ئیشەکەمان چییە نەخۆشەکەی چییە لە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیە ئەوە گرەیەکەی دەردێنین بە جوانی ئەلێرکانە تەماشاکە ئەو شێوەی ئەوە سێرڤایکە لیفنۆد لە مهرەبانی دەری دێنین بە جوانی دەبی دیکە بزانە ئەوە گرەیەکەیە ئەو ئیش ئەگۆش دوعای بکەن ئینشاءالله نەخۆشی خراپ دەرناچیتن ئینشاءالله ئیشێکی جوانی لە بۆ دەکەین لە مهرەبانی هەموو دکتۆرەکانی تەکاملمان هەیە دکتۆری خینمان هەیە کە دکتۆر هاواری بەڕێزە پسپۆرە دکتۆری زەرعمان هەیە کە دکتۆرە کەلسومەیە کە ئیشی زەرعی دەکاتن دکتۆری تەخەسوسی باڵتەنیمان هەیە کە پێویست بکاتن و هەموو دکتۆرەکان هەیە لەکنەما و ئەوجا سعریشمان نرخی گونجاوە تەماشاکە هەوڵ دەدەین بە جوانی بە کاملی دەری دێنین ئەو پێی دەرێن ئیکسیژنەڵ بایپسی تەماشاکە ئەوەی ئەوم دەری نادەتان کۆتەری دەم بەس ئێستا کە ئەم دەمێ کۆتەری لێ نەدەم تاوەکو دکتۆرە کەلسومە بە جوانی پێم برێ ئەوە نەوعەکەی چییە ئایا لیفۆمایە ئایا کرۆنیک دیزیزە ئایا ئەوە احتیمالی زۆر کەمی هەیە تیڤی بیتن احتیمال برین تیڤیە نەخۆشی سەرەتانی گواستراوەیە یان هەر ئیلتیهاباتێکی بەسیتە ئینشاءالله ئیلتیهاباتێکی بەسیتە ئینشاءالله چا دەبی بە دەرمانی تەماشاکە بزانە لەسەر دەمارەکەیە بەو شێوەیە بەو حرەکەیە بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا أو قرية كما ليك كردو بكاملي دينيرينا بايبسي لبو زرع كردين أو جا خوش ويسان نكر أوندا أو جا دين بجوانكاري دي دورينوا ناما نيوم اللي ديار بيتن میهرەبانی دڵسۆزی و لێزانی